بسم الله والصلاة والسلام على رسول الله. گەشتینە سنن غير منقوتة أو سنتانێک کە پەیوەستنینە بە هیچ کاتێک و یعنی کاتێکی دیاریکراویان نییە. لەوەوە گەشتینە سنن في الطعام أو سنتانەی لە کاتی خواردن. یەکەمیان التسمية أول الطعام، سەرەتای خواردن ئەو کەسە بسم الله بکاتن. تەواومان کرد گەشتینە سەر خاڵی دووەم کە دەڵێ الأكل مما يلي، أو كسا لو خواردنا بخوا كلبيشيتي بل. ثانيا الأكل مما يلي لما سبق من حديث عمر بن أبي سلمة رضي الله عنه، وفيه قول النبي صلى الله عليه وسلم: وكل مما يليك. قال النووي رحمه الله: والثالثة الأكل مما يليه، لأن أكله من موضع يد صاحبه سوء عشرة وترك مروءة، فقد يتقدره صاحبه لا سيما في الأمراض وشبهها. وقال ابن حجر رحمه الله: قلت ويدل على وجوب الأكل باليمين ورود الوعيد في الأكل بالشمال، ففي صحيح مسلم من حديث سلمة بن الأكوع رضي الله عنه أن رجلا أكل عند رسول الله صلى الله عليه وسلم بشماله، فقال: كل بيمينك. قال: لا أستطيع. قال: لا استطعت. ما منعه إلا الكبر. قال: فما رفعها إلى فيه. زاد فرمي خواردن لوي يكي تر لآدابكان خواردن أوي كأتو لبيش خود بخوي. حديثكي عمري كري أبي سلمة، يعني عمر كري أبو سلمة، أو عمر قوتمان زر كري بيغمبريا عليه الصلاة والسلام. چونك أبو سلمة بابلن براي شيري بيغمبريا عليه الصلاة والسلام. داچي أبو سلمة دكا أبو سلمة داچي شيرتي أو داچي أبو سلمة خوشتي عبد الله بابي بيغمبري عليه الصلاة والسلام كرة خوشتي. إذا أو كاتك أبو سلمة وفاتي كرديا ديار بيغمبر عليه الصلاة والسلام وستيتي أو خيزانة بباريزي لأم سلمة هناوة كرديتي خيزانة خوي أو كرشي هبوا أو كرش لك نوي قوربو پرورده بوا. إذا بو كرده فرميتن كل مما يليك أو إكا لخواردنكي دا خوي أو إلا بيش خوتا لويو بخوي، يعني دز رامجيشا عادابەکی جوانیە لە بەرهەندی ئیمامی نەوەویش ڕەحمەت خوای لێبی زۆر جوانشی دەکاتەوە دەفەرمی وەسێمیان ئەوەیە ئینسان کە لە پێشە خۆی بخواتن، چونکە خواردن لە پێشە خۆت لە شوێن دەستی خۆت نەچی لە بۆ شوێنی دەستی برادەرەکەت، دەڵێ ئەو دەستبردن لە بۆ پێشی برادەرەکەت لە سوء العشرەیە، وەکو یعنی شتێکی ئەدەب کەمیە بەڕاستی شتێکی جوان نییە. تەرک المروءە یعنی لە دەستدانی پیاوەتی، یان کابرا سنیەک دانرا ئەتو دەچی لە پێشەوە شتێکی دەبەی ناخۆشە، شتەکە جوان نییە. حتا ینی ئەمە بەخۆمان دیتیتمە ئەوها لە ناو مەجلیسێ مەسەڵەن کابرا شت دانرایە، کابرا هەتا بەو دواییانەش لە بۆی دەجێڕاینەوە دەیگۆ ئەمن لە مەجلیسێکی بوومە فلانە کەس هاتیە دەستی ئەوها ڕاکێشایە لە پێشە من بردین، یان لە بەدری بووە. گوت جارێکی نای هیچ قسەم نەکرد، گوتی ئەو جارە هینا ڕادەستم گرت گوتم لە پێش خۆت بخۆ کاکە لۆ دێ پێشم. ئەم سوحبەتێکم لەگە کرد، گوتم لەوانەیە ئەتوو سەیدی پێشت و شتی خۆشتری لێبی لێ دەستی هینای بتێ پێشت. یعنی شتەکە جوانی ها لە بەدری بووە و هەرمایتەوە. دڵ هەتا وای لێ دێ لەوانەیە کابراەکە ڕق بێز بکاتەوە لەو شتێکە ئەتو دێنی دەزەنا و دەنێ بە تایبەتی لە ئەمڕا، يعني أوا شلمني و تي بيدلن تلاو أو هاو شوانا مرقا أو أنا زياتر يعني إذا قيز لي دكاتن كا دزنا وبنيتن استاج يعني للايمة بتايبتي أو دستي وردانا لنا خواردني توزك شتشي خوجنيا ناشرنا حتى كابرا قال لي هيك سيني بكابرا بخوي دستي ابني بخواتن أتو جاكري بتوزك يعني توزا وشي هي إنسان خيزة شي دكاتن أو جت زي بيت اللي بيشة توش بباطنه بكا توزا ناشينا براسي. ابن حجر رحمة خوالي بدا فرمي أو كبيغمبر عليه الصلاة والسلام دا فرميتن كل بيمينيك واجبة خواردن بدستي الراس، واجبة بدستي الراس بخوريتن،
يعني ئەگەر کەسێک بە دەستی ڕاستنەی خوارد گوناهبار دەبی تاوانبار دەبی بەس بە ئەنقەست ها نەک ئەوەی کە مەسەلەن ئینسانە جاروە هەیە حاڵەتەکە دەستی ڕاستی تەواو نییە حاڵەتەکە شتەکە دەفەرمێ ورود الوعيد في الأكل بالشمال وهرشش هاتي لسروي أو كابراي كبدستي سب خواردني دخوا حتى ضل لا حديثكي سلامة ضل كابراي لكن پیغمبر عليه الصلاة والسلام بدستي سب دي خوارد پیغمبر عليه الصلاة والسلام فرمي كل بيمينك بدستي راست بخو در كابرا قلت لا أستطيع قلت يا أمن ناتوانم يعني ها اللي رج بازك ما منعه إلا الكبر هیچ شتێک ڕێگری لەو کابراینە بەش لە بە کو دەبی لە ناو مەجلیسەوەدا یعنی لە نەفسی خۆی پێگەورە بوو کو دەبی ئەو قسانە بەم گوتری ئەو ئامۆژگاریم بکری و ئەمن نەسیحەت بکرێم نەیکرد ئەو جە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لا استطاع خۆزگا هەر نەتانی دەفەرمی فەما ڕەفعها إلى فيه کابرا لەمە دووە نەیتوانی خواردن بەرز بکاتەوە لە بۆ دەمی سبحان الله کبر چ لە ئینسانی دەکات يعني ويلي هذا أو كابرا نتواني يصير كده زبرز بكاتو لبودي چونك أو كبري نوان لوي أجر كسك آموزگاري دكا آموزگاري كا بدلج كراوة وربقري نكبر بكيتشكا حتى پیغمبر عليه الصلاة والسلام فرمي لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من الكبر ناتسة باش أو كسي توسقال ذرك كبر لا دلي داني سيم خال هەڵ گرتنەوەی ئەو لوقمەیە کەوتوتە سەر زەوی و ئەگەر شتێکی پێوە بوو لای ببەی و خواردنی بەڵ بابزانین وردەکاری ثالثا أخذ اللقمة الساقطة وإماطة ما بها من أذى وأكلها فمن السنة أنه إذا وقعت اللقمة على سفرة الطعام أو غيرها أن يأخذها ويميط ما يعلق بها من أذى ثم ليأكلها فإن في هذا تطبيق للسنة ودحر للشيطان الذي يحرص على مشاركة من يأكل ولو بلقمة ساقطة منه ويدل عليه حديث جابر رضي الله عنه قال سمعت النبي صلى الله عليه وسلم يقول إن الشيطان يحضر أحدكم عند كل شيء من شأنه حتى يحضره عند طعامه فإذا سقطت من أحدكم اللقمة فليمط ما كان بها من أذى ثم ليأكلها ولا يدعها للشيطان فإذا فرغ فليلعق أصابعه فإنه لا يدري في أي طعامه تكون البركة والمتأمل للحديث يجد الشيطان حريصا على مشاركة الإنسان في كل أموره لينزع البركة من حياته ويفسد عليه كثيرا من شأنه ومما يدل على حرصه على ملازمة العبد في كل أموره قوله إن الشيطان يحضر أحدكم عند كل شيء من شأنه وجاءت الأدلة مبينة بعضا من هذه الأمور على وجه الخصوص منها ما تقدم ذكره في الطعام والمبيت وسيأتي غير ذلك في السنن القادمة بإذن الله بەڵێ هەڵگرتنەوە ئەو لوقمەیە ئەو پاروەی کە دەکەویتە سەر زەوی وەلابردنی ئەو شتێکە پێوە دەنووسێتن مەسەڵەن دەبینی شتێک مووەکە شتەکە پێوە دەنووسێ لای دەبێت و خواردنی ئەو پاروەی دەڵێت لە سونەتە ئەگەر شتێک ئینسان شتێکی لێکەوتە سەر سفرەکە هەڵی بگرتەوە بیخواتن تەمەنا گەرکەتە جێیەکی وەها کە نەدەکرا هەر بگرترێتەوە ئەوە هەڵ ناگرترێتەوە با نەڵێ سونەتە ئینسان جاری وا هەیە ئەو شتە پیس دەبیتن ئەگەر بیخوا زەرەری پێدەگەینی ئەو کاتی شەرعیش لەگەڵەوەی نییە زەرەر بگەنی لا ضەرەر ولا ضرر بەس ئەگەر دەکەوتە سەر مەسەلەن سەر کۆشت یا دەکەویتە سەر سفرەکە پاکە شتێکی ئەگەر پێوە بنووسێتن ئەوە ئەو کاتی سونەت وایە هەری بگرتەوە ئینسان بیخواتن أوش تطبيق كردني سنته ودحر للشيطان دحر يعني طرد دفعه دبته إلى بردني أو الشيطان لا دبردري الذي يحرص على مشاركة ما يأكل كسورة لسر بجداري كردن لقل أو كسيكا خواردن دي خواتن ولو أوشتيك ليش بكويتن يعني لو يشو هر بجداري بكا بلغمان سيا بلغما حديثكي جابر ضل جملة پیغمبر بو عليه الصلاة والسلام فرموي شيطان آماده دبي لقل هر يكيك لأيوه لهم اشتكاني لهم كاروباركاني حتى آماده دبي لكاتي خواردنش اگر او كسا پارويچي لي بربوا شتيچي لي بربوا يكسر شيطان ديوتن او يعني او شتا بقوستو بيخواتن بلام پیغمبر خو عليه الصلاة والسلام دفرمي اگر يك گلنگو ليكت او با هلي بگرتوا اگر پیسيچ پیو بو پیسيكي لا بابا ثم ليأكلها لپاشان با بيخوا ولا يدعها للشيطان با بدينه لي لبو الشيطان ديار شيطان دي اخواتن دي باتن
لۆی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی بەجیمە هێڵا نەک ئیلا پشکە گۆشت لێبەر بۆ ئەوجە هەر بگریەوە برێەوە سونەتەوە با تەطبیقی بکەم ئەگەر بامیەش لێبەر بووە هەری بگرەوە هەر شتێک کە بەر بووە کەتە سەر سفرەکە توانی دەربێگرێەوە هەری بگرەوە فەئیدا فەرەغا ئەوجا ئەگەر لێبەوە بە پەنجەکانی بلێستەوە چونکە نازانی خواردنی چونکە نازانی بەرەکەتی ئەو خواردنە لە کامەیدا هەیە ئەوجا وەرە بە ڕابمێنین لە حەدیثەکەی کە ڕادەمینەی دەبینی شەیتان زۆر سوورە لەسەر بەشداریکردن لەگەڵ ئینسان لە هەموو کاروبارەکانی هەتا وەکو بەرەکەت لە ژیانی بباتن لە هەموو ئیشەچی بەشداری دەکاتن هەتا وەکو بەرەکەتی لێ ببا و کاروبارەکانی یعنی تێک بداتن فەسادی بختە ناوێ لە زۆربەی کاروبارەکانی ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمە دەڵێن شەیتان لە هەموو کاروبارەکان لەگەریەتی فەرمایشتەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمی ئینە الشەیطان یەحضر ئەحەدکم عند كل شيء من شأنه لە هەموو شتێک لەگەریتی حتا یعنی لە حەدیثی کە هەیتمان لەبارەی نوێژەوە دەستنوێژەوە شەیطانەکی خاصەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناوی دەبا خینزاب یەکێکە لەو شەیطانانەی خاصە لە ناو نوێژی وەسوەسەی دروست دەکا ونیا ئەوەی کە باز دەکرێت لە کاتی دەستنوێژ هەیتمان الوەلهان بەڵام حەدیثەکە ضعیفە وەلهان کە ئەو شەیطانەی لە کاتی دەستنوێژ وەسوەسەی دروست دەکاتن لە کاتی مرافق ئەوە نیە ئەوە دیارە لە کاتێک کە دێوە دیسان کە حەدیثەکانمان خوێن فەرموویە هەندێک لەوێن دەرن شەو لەگەری دەمینێن و ئەگەر ئەو کەسە کە هاتەوە بسمیلای نەکرد وەنیە لە کاتێککە دێتە دەرێ لە ئەوەی ماڵ کاتێککە دەڵێ بسم الله توکلت على الله لا حول ولا قوة إلا بالله ها شەیطانێک بەوەکەیت کە دەڵێ ئەوە بەسێتی تەوە خۆی پاراز بەخوای گەورەیان سبحان الله لە هەموو بارودۆخەکان شەیطان وازت لێ ناهێنێ بەڵام لە هەمووشیان ذکر هەیە کە خۆتی لێ بپارێزی ئەوجاوە باسی خواردن و مانەوەی با بڵێن شەو شەیطان کاتێککە لەگەری بەشدارە ئەوان کەش لە سونەنەکان کە دێن ئینشاءڵڵە باسی دەکەین چوارەم لەعقل ئەسابیع لێسینەوەی پەنجە کە ئەویش یەکێکە لە سونەتەکانی خواردن بەڵ رابعا لعق الأصابع ولعقها أي حسها بطرق اللسان فالسنة أن يلعقها أو يلعقها غيره كزوجته مثلا بل السنة ألا يمسح بيده بمنديل ونحوه حتى يلعقها ويدل عليه حديث جابر رضي الله عنه السابق وفي الصحيحين من حديث ابن عباس رضي الله عنهما أن النبي صلى الله عليه وسلم قال إذا أكل أحدكم فلا يمسح يده حتى يلعقها أو يلعقها وفي حديث جابر رضي الله عنه عند مسلم ولا يمسح يده بالمنديل حتى يلعق أصابعه فإنه لا يدري في أي طعامه البركة بەڵ لێسینەوەی پەنجەکان ژێکەکە لەو سونەتانەی کە بەڕاستی دەکرێ بڵێن زۆر کەس بووە زۆر کەم بووە ئینسان بتوانێت ئەو سونەتەش زندی بکاتەوە دەفەرمێ ئەویش ئەوەیە ئەی حسها بطرق اللسان يعني إنسان بعنف بتنضي يعني إنسان بزباني دابيني تنو پنزكي باليستوى السنة دوا لسينوي پنزكي أو جيان بوخوي يان خيزانكي بونمنا دتواني باليستوى پنزكي بلكو سنة أولية إنسان بمنديل بكلينزيان أو خاولی دەستی بسرتەوە پێش ئەوەی کە پەنجەکەی بلێستەوە بەڵگەشمە حەدیثەکەی ئیبن عەباسە کە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر هەر یەکێک لە ئێوە خواردنێکی خوارد با ئەوەی نەکاتن با دەستی نەسرتەوە هەتا وەکو خۆی دەیلێستەوە یان کەسێک لە بۆی دەلێستەوە وەکو خێزانەکەی تەمانەوە لە بینی ژن و مرد ئەو شتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوها دەفەرمێ یعنی ئەوە خۆشەویستی زیاتر دروست دەکاتن لە بینی ژن و مرد چونکە حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باز لەوەی دەکە ئینسان کاتێک لەگەڵ خێزانی خۆی گەمە و گاڵتە و دەست لە ملانێ و حتا باز لەوەی دەکە حەدیثەکەی ئەبوو داودی
يمص لسانها يعني بيغمبر صلى الله عليه وسلم زماني خاتو عايشة بيكوا زماني ليسيا يعني أو لا قاموا قال تكردن بيكوا ولا بيش جماع كردن يعني أولا بيني جنو مرد خوشويستيا حتى طبيش إسا أوي سلماندية كأو تيكلاوي وقاموا قال تكردني بياو آفرد ضرورة واجبة برلويك أو كسا لقر خيزانكي خوي كوب بيتوا إذا أوجهك كلوشتاني كخوشويستي لنوان جنو مرد دروز دكا أقرنا كسكا بو خوي پنجكاني بلهسيتوا حدثكي جابر يجد فرمي ولا يمسح يده بالمنديل حتى يلعق أصابعه فرمي بعد استي بمنديلك با كلينز يان خاوليك نصريتوا حتى وكو ديليسيتو پنجكاني چونکە نازانی بەرەکەتی ئەو خواردنەی لە چێندەرە لەوەیە لەو کۆتاییەی بیتر خی گەورە ئەو بەرەکەتەی پێ ببەخشیتن کەواتە وەژێکەکە لە سونەتەکان پێنجەمین خاڵ ئەوەیە کە ئەتوو دەست بێنی بە ئەو قاپەی کە هەیە ئەو خواردنەی کە تێدا مایتەوە کۆی بکەیەوە و بیخۆی بەڵ. خامسا سلت القصعة، والمقصود من سلت القصعة تنظيف الآكل حافته من الطعام، فمثلا من يأكل أرزا فإن السنة ألا يبقي شيئا في حافته التي يأكل منها فيمسح ما بقي في حافته ويأكله، فقد تكون البركة في هذا المتبقي. ويدل عليه حديث أنس رضي الله عنه قال: وأمرنا أي النبي صلى الله عليه وسلم أن نسلت القصعة، رواه مسلم. وفي رواية له من حديث أبي هريرة رضي الله عنه: وليسلت أحدكم الصفحة. قال شيخنا في شرح رياض الصالحين: أمره بإسلات الصحن أو القصعة وهو الإناء الذي فيه الطعام، فإذا انتهيت فاسلته بمعنى أن تتتبع ما علق فيه من طعام بأصابعك وتلعقها، فهذا أيضا من السنة التي غفل كثير من الناس مع الأسف حتى من طلبة العلم أيضا. إذا فرغوا من الأكل وجدت الجهة التي تليهم ما زال الأكل باقيا فيها لا يلعقون ما في الصفحة، وهذا خلاف ما أمر به النبي صلى الله عليه وسلم. بله ئەو دەستهێنان بەو قاپە دەڵێمە بەس بەوەیە کە ئەتوو ئەوەی لە ناو ئەو قاپەیداهەیە لە ڕۆخەکەیدا هەیە هەمووی دەستی پێدابینی هەر هەمووی خاوێن بکەوێت بۆ منە دڵێ کابرا ئەڕوز برنجی دەخواتن ئەو برنجەی کە دەخواتن سونە دوای هەر شتێک لەنا ئەو قاپەی بی هەر هەمووی کۆ بکاتەوە هیچی تێدا نەهێلیتن دەستی پێدابینیتن چونکە لەوانەیە فقط تكون البركة في هذا المتبقي لەوانەیە بەرەکەت لەوەم دەیبی کە مایتەوە لەو چەندەکە و لەو شتەیبی ئەمە نازانین بەرەکەتەکە کەوتۆتە چێن دەر بەڵگەمان چییە بەڵگەمان حەدیسەکەی ئەنەسیە دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ها ئەمەڕەنا فەرمانی پێدەکردین چونکە ئەوە فەرق دەکاتن لەوەی کە برێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وهای دەکرد ئەو شەر فعلیتی بە قووەتە یان بڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری فلانی دەکرد یان بڵێ فلانە سەحابە وەی دەکرد بەس لێرە دەڵێ ئەمەڕەنا فەرمانی پێدەکردین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە قاپەکەمان هیچی تێدا نەهێلینەوە هەمووی تێدا خلاص بکەین لە ڕواتەکەی تکەش کە ئەبوو هورەیرە هیناوێتی لە ڕواتەش کە لە حەدیث ئەبوو هورەیرە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هەر یەکێک لە ئێوە بە قاپەکەی خۆی هیچی تێدا نەهێلی و هەمووی تێدا خلاص بکە حتا ابن عثيمين لشرح رياض الصالحين دفرمي أو أمر كردنا بوي كدز با صحن أو القصعة صحن تقريبا وكو سينيو بلمو أو قابي قورة أو بابتانية يعني أو قابي كلابيشتي مهم أوي كخواردني لسا دخوري تكتزاري وهي أتو سينا فربيكو لسا يك قابي ديخون يك بلمي ديخون یان جاری واشەیە هەر کەسە ئەوەی لە پێشە خۆتی دەفەرمێ ئەو قاپەی کە خواردنی تێدا هەیە ئەتوو دەستی پێدابینی کاتێککە کۆتاییت پێینە تەواو بووی لە خواردن یعنی خلاص بوو ئەوجا دەست بە بنەکەشی دابینی و پاشان بیلێسیەوە ئەوەش لەو سونەتانەیە کە زۆربەی خەڵکی لێ بێ ئاگانە مع الأسف ئەوانەی کە تاڵیبی علمیشن لێ بێ ئاگان لەو سونەتەی ئەوانش ئەو سونەتە جێبەجێ ناکەن یان کەمی جێبەجێ دەکەن کەواتە ئەگەر لێبیەوە لە خواردن و بینیت لە پێشتدا هێشتان خواردن هەندێک ماوە دەڵێ هەوڵ بدە ئەوە بخۆی ئەگەرنا ئەوە وهذا
خلاف ما أمر به النبي صلى الله عليه وسلم أجا تيدا ما ولا قابكت أو خلاف فرمان پیغمبري عليه الصلاة والسلام قوري ونيا خلاف فرمان پیغمبري عليه الصلاة والسلام أجلوها أو مطعمان أو زياني كدلي بپی پێویست مثلا خواردنی تێدەکە ئەو زۆر مهمە یان دەچیا هەندێک ماڵ مثلا کاتێکە برنجەکە دەینی با ئەوە دەینی بەلەمەک دەینی بە خۆت تێکە بای ئەو زۆر مهمە ئەگەر نەدەچیا هەندێک شوێن قاپەش کللو پڕ دەکە ئێت ئەوەندەت پێ ناخورێ نیوەی دەمینێتەوە خلافی سنەتەکە بە پێی وەی خلافی سنەتە چەندت پێ دەخورێ بای ئەوەندەی تێکە زۆر مهمە ئینسان ئەو سنەتە جێبەجێ بکات چکە ئەگەر ئەوەی جێبەجێ بکە ئەو هەموو خەسارەتێش ڕوو ناداتێ وایە کابرا زۆر جار لە مەطعەمەکانیش هەند چاوچنووکە تێدەکات تێدەکە ئەخیری 6 مراج پێ دەخورێتن و ئەو کەیتکە ئەو هەدێتەوە پێی ناخورێتن ئەوجا بەڕاستی یعنی ئەو سنەتە زۆر جێ خۆیتی بە هەند وەربگیرێ شەشەم خاڵ خواردن بە سێپەنجە خواردن بە سێپەنجە ئەو پەنجانە بەو سێپەنجە ئینسان بخواتن ئەوە ژێکەکە لە سنەتەکە بەڵ سادسا الأكل بثلاث أصابع والسنة أن يأكل بثلاث أصابع وهذا فيما يحمل بثلاث أصابع كالتمر مثلا ويدل عليه حديث كعب بن مالك رضي الله عنه قال كان رسول الله صلى الله عليه وسلم يأكل بثلاث أصابع ويلعق يده قبل أن يمسحها قال شيخنا رحمه الله في شرح رياض الصالحين ينبغي للإنسان أن يأكل بثلاث أصابع الوسطى والسبابة والإبهام لأن ذلك أدل على عدم الشره وأدل على التواضع ولكن هذا في الطعام الذي يكفي فيه 3 أصابع أما الطعام الذي لا يكفي فيه 3 أصابع مثل الأرز فلا بأس بأن تأكل بأكثر لكن الشيء الذي تكفي فيه الأصابع 3 يقتصر عليها فإن هذا سنة النبي صلى الله عليه وسلم قال النووي رحمه الله وقوله صلى الله عليه وسلم لا تدرون في أية البركة معناه والله أعلم أن الطعام الذي يحضره الإنسان فيه بركة ولا يدري أن تلك البركة فيما أكله أو فيما بقي على أصابعه أو فيما بقي في أسفل القصعة أو في اللقمة الساقطة فينبغي أن يحافظ على هذا كله لتحصل البركة وأصل البركة الزيادة وثبوت الخير والإمتاع به والمراد هنا والله أعلم ما يحصل به التغذية وتسلم عاقبته من أذى ويقوي على طاعة الله تعالى وغير ذلك. بل خواردن بە سێپەنجەی کێکێکە لەو سنەتانەی هەیە دڵێ بە ئەو شتانێکی هەڵدەگیرێتن وەکو مەسەلەن خورما ئێوە شتێکە مەسەلەن ئەتوو بتەوێ شلەی بە سێپەنجەی بخۆی ئێوە ناخورێتن شلەکو دەخورێ بە سێپەنجەی دەبی ئەو شتانەی کە پێی دەخورێتن دەتوانێ هەڵی بگری مەسەلەن تا ڕادەک برنجیش تا ڕادەک دەتوانێ بە سێپەنجەی شتێک ئاردەگیرێتن ئەو شتانەی کە بە سێپەنجە دەخورێ بەڵگەمە حەدیثەکەی کەعبی کوڕی مالیکە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سێپەنجە خواردنی دەخوارد و لە پاشان دەیلێسیەوە پەنجەکانی پێش ئەوەی بیسڕتەوە و شێخمان ئیبن عوسەیمین لە شەرحی ڕیاض الصالحین دەڵێ پێویستە لە بۆ ئینسانی کە بە سێپەنجە بیخواتن وستا و سەبابە و ئیبهام ئەوجا پەنجەکان دیارانگۆ دەزانن کە ناوی خۆی هەیە خونسوور بونسوور وستا سەبابە ئیبهام ئەو پێی دەگوترێت سەبابە پێشی دەگوترێت مسەبیحە سەبابە یعنی لە بۆ سەب جوون والله بزانت چ لێ دەکەم ئەوە نییە ئەو هابوو یعنی هەڕەشە ئەوی لێکرا ئەو سەبابە مسەبیحەش هاوەچێت و لە تەحیات و لەوانە لە شاهدی لە بۆ خوای پەروەردیگار أشهد أن لا إله إلا الله يعني أو مسبحة شبيدة قوتري هردو خنصور بنصور وسطا أو ناو راستا سبابة لقر إبهام أو بنسا قوري بيدة قوتري إبهام أفضل پیغمبر عليه الصلاة والسلام بتسي خوارديا وسطا سبابة إبهام بو سيپنزي خواردنكي خوارديا ئەوە دەڵێ دەلالەتە لەسەر تەواضوعیش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە سێپەنجە خواردیتی حتمما ئەوەی کە بە سێپەنجەی دەخوا کەمتری پێدەخورێتنیش لەوەی کە کابرا مراکەشی گەورەی ئەوەی دەستداتی و قاپەچی گەورە لە پێش خۆی دابنێ و یعنی تەواضوعەکیشی تێدا هەیە و بۆندەش ئیکتیفا بکاتن
بەڵام ئەو خواردنەی کە کافی نییە بە سێ پەنجە بخورێتن. اینجا لێرە شێخ دەڵێ ئەلئەروس برنج، دەڵێ لەوانەیە برنج کافی نەبێ ئەتوو بە سێ پەنجەی هەر بخۆ، یعنی هەڵدەگری بەڵام کەمی هەردەگری، لەوانەیە کافی نەبی ئینسان بەس نەبی بە سێ پەنجەی. دەڵێ چی تێدا نیە ئینسان ئەو کاتی بە زیاتر بیخواتن. ئەوان ئێستا بزان بە 5 پەنجە ئەوە دەینن، نازانم چییە عەرەب ئەوە چی دەینن، شتە چی دەینن، ئەوان لە ناو دەنین ئەوجە برنجەکە بە زیاتر ئەوان عەزیان لە گۆشتیە. ئەمە شەرعەزمان لێ بەس ئیوان بەلاشە بە کەلاشەیەوە نییە ئەم جاری بڵاو دەکەن. لكن الشيء الذي تكفي فيه الأصابع الثلاث يقتصر عليها. بەڵام ئەو شتێکە سێ پەنجەی دەوێت بەس بە سێ پەنجەکەی بی بە زیاتر نەکە، چکە ئەوە سنەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام. نەوەیش ڕەحمەتی خوای لێبیتن دەفەرمێتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ نازانن ئەنگۆ لە چ بەرەکەتدا هەیە. معنای وایە والله ئەعلەم لە خواردنی ئەو ئینسانەی کە دەیخواتن بەرەکەت هەیە و نازانی بەرەکەتەکە لە چێن دەرا، ئایا ئەوە لەوەی خواردیتی لەوەی مایتەوە بەرەکەتی تێدا مایە نازانی، لەوەی کە بە پەنجەکانی وەیە وەنیە، لەوەی کە بە بنەوەی قاپەکەی وەیە أسفل القصعة، یان لەوەی کە اللقمة الساقطة لەو پاروەی لەو بەشەی کە بەربوویتەوە بەرەکەتەکە لەویدا هەیە لە جێهاندا هەیە نازانین، لێ پێویستە گرنگی بە هەمویان بدەیت هەتا وەکو بە دڵنیاییەوە بەرەکەتەکە بەدەست بینی. بەرەکەت چییە؟ یعنی بەرەکەت چییە؟ تو کو دەکا بەرەکەتت؟ دەڵێ کاکە بەرەکەت بە مانا زیاد بوون، واتە جێگیربوونی خێر، واتە ینی چێژێ بینین، سوود لێ بینین، یعنی هەموو ئەو شتانە ئینسان دەتوانی بەدەستی بینی. لێ ئەو کابرای کە هاتەکەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ پێغەمبەری خوا ئەمە ئەوەندە خواردنی دەخۆین تێر نابین، تێر یعنی بەرەکەت نمایە لەوەی. ڕەسوڵڵا چی فەرموو؟ فەرمی لەعەلەکم تەتەفەڕەقون، لەوانەیە ئەنگۆ بە جیان نانی بخۆن، یەکێکتان لێرە یەکێکتان لەوێ یەکێکتان لەوێ، یان ئەوەی ئەو دەمەی دەخوا ئەوە کچەشکە دەخوا ئەو لە پاشان دەخواتن. فەرمی ئەرێ وەڵای پێغەمبەری خوا ئەو هاینە، ئێدە فەرموو کۆ ببنەوە بەرەکەت لەوەیە، کۆ ببنەوە پێکەوە لەگەر یەک نانی بخۆن. سوبحان الله، کەواتە بەرەکەت زۆر تەئسیری هەیە. کابرا هەیە دەڵێ وڵای زۆری دەخۆم بەس نازانم تێر نابم، تێر ئەوجا ئەوە تەئسیراتی هەیە. یعنی حتا ئینسانەکەش بەهێزتر دەکاتن لەسەر تەقوای خوای پەروەردیگار و تاعەتی خوای گەورە و غەیری ئەو شتانەش کە ئەو بەرەکەتە کاتێککە دەیگرتەوە. حەفتەم خاڵ ئەوەیە کە ئینسان لە کاتی ئاو دەخواتەوە لە ناو ئەو قاپە، ناو ئەو شلەمەنیای، لە ناو ئەو پەرداخە هەناسە نەداتن، بەڵکو بیهینتە دەرێ هەناسە بداتن. السابع التنفس خارج الإناء ثلاثا. من السنة شرب الإناء على 3 دفعات والتنفس بعد كل واحدة، ويدل عليه حديث أنس رضي الله عنه قال كان رسول الله صلى الله عليه وسلم يتنفس في الشراب 3 ويقول إنه أروى وأبرأ وأمرأ. قال أنس رضي الله عنه فأنا أتنفس في الشراب 3، وفي رواية أبي داود أهنأ بدل قوله أروى. والمقصود من التنفس في الإناء التنفس أثناء شربه للإناء، بمعنى أنه يتنفس خارج الإناء، لأن التنفس في الإناء مكروه لحديث أبي قتادة رضي الله عنه في الصحيحين قال رسول الله صلى الله عليه وسلم إذا شرب أحدكم فلا يتنفس في الإناء. قال النووي رحمه الله وقوله صلى الله عليه وسلم أروى من الري أو أكثر ريا، وأمرأ وأبرأ مهموزان، ومعنى أبرأ أي أبرأ من ألم العطش، وقيل أبرأ أي أسلم من مرض أو أذى يحصل بسبب الشرب في نفس واحد، ومعنى أمرأ أي أجمل انسياغا، والله أعلم. ثامنا حمد الله تعالى بعد الطعام، ويدل على هذه السنة حديث أنس بن مالك رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله لا يرضى عن العبد أن يأكل الأكلة فيحمده عليها ويشرب الشربة فيحمده عليها. وتأمل أن حمدك الله بعد الشرب أو الأكل يرضي الله تعالى من فوق 7 سماوات، فأدم شكره على نعمه وحمده على فضله لتكن ممن اصطفاهم الله بقوله وقليل من عبادي الشكور. بەڵێ ئیجا حەفتم خاڵ گوتمان هەناسەدان لە دەرەوەی پەرداخەکە گڵاسەکە
لە سنەتە ئینسان بە 3 جاری بیخواتەوە و لە پاش هەر جارە چیش کاتێکە دەیخواتەوە کە قاپەکەی یان گڵاسەکەی ناخوارێ هەناسە چی بدە و بیخواتەوە و هەناسە چی بدە و بیخواتەوە بەو شێوازە بەڵگەما حەدیسەکەی ئەنەسێ کە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی خواردنەوەدا بە 3 جاران دەی خواردەوە و نەفەسی دەداوە 3 جاران هەناسەی دەداوە طبعا لە دەرەوەی گڵاسەکەیە فەرمی ئەوەیان باشترە لە بۆ ئەوەی کە ئینسان تێر ئاوتربی و توێنێتی بشکێ و سەلامەتتربی لە بۆ نەخۆشیش یعنی و ئەزیێت و ئازار چکە ئێستاش بازەکان دەڵێن کە ئەو ئینسانە ئەگەر بە ئاوەکەی بێک جاری خواردەوە تەئسیراتی دەبی یعنی لەسەر مەعیدە و کەمتریش وە تێنیەتەکەی بشکێتن دیارە تەئسیراتی هەیە ئەگەر ئەوها قۆم بخواتەوە کە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام وها دەفەرمێ ئەنەس دەفەرمێتن ئەمن 3 جاران لە ئەوەی لە کاتی خواردنەوەی هەناسە دەدەم یعنی بە 3 جار خواردنەوە لە ئەوجا بران حەدیث هاتێ لەبارەی 2 جاریش ئەوەشمان هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە 2 جار خواردیتەوە یعنی چ بە 2 دەیخوات چ بە 3 دەیخواتن حتا لە 3 جاریش زیاتر والله ئەعلەم نەزاندراوە زانان باز بکەن کە بڵێن مەکروها باش نییە بەڵام 1 جار پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەئکیدی لەسەر کردەوە بە 1 جاری نەبیتن وەنیە نەهی لێکرایە بە 1 جار فەرمی ئاو مەخۆنەوەکو وشترکە وشتر کو دەو پێوە دەنێ هەر ناگرێت تا تاوە دەبی دیارە 1 جار هەم تێنێتی پێناچێ هەم تەئسیراتیشی دەبی بەڵام بە 2 جار تەواوە بە 3 جار تەواوە وەگەر ئینسانەکە پێویستی کرد بیکاتە 4 جار و 5 جار والله ئەعلەم نەزاندراوە لەلایەن زانایانەوە کە قسەی لەسەر کرابی باخراب بەڵام باشترین شت وایە 3 جاربی ئەوەیان باشتر و چاکترە الله ئەعلەم ئینجا هەشتام ئەوجا ئەوەش باس بکەین خواردنەوەکە هەوڵ بدرێ ئینسان بە دانیشتنەوە بیخواتن چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر تەئکیدی لەسەر وەی کردیتەوە بە دانیشتنەوە بخوا بەڵام ئاوی زەمزەم ئەگەر بە ئەوەش بی بە پێوەش بی ئەوە سنت ئەسڵان سنەتە هەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەخۆی بە پێوە خواردیتی ئەو کەیت کەش دەتوانی بە پێوە بیخۆی بەڵام جاری وا هەیە بیخۆیەوە بەڵام زۆربەی جارەکان هەوڵ بدە بە دانیشتنەوە بی بەڵام ئەگەر جارێک ڕێکت بە ڕاوەستانیش ئاوت خواردەوە ئەوش ئینشاءڵڵا کێشەی نابێت چونکە حەدیسەکان زۆر تەئکید لەسەر دانیشتنەوە دەکەن حەدیثمان هەیە لە ئیمامی عەلی بە لە مزگەفتی کوفا وەنیە بە پێوە ئاو دەخواتەوە بە ڕاوەستانەوە دەفەرمی سیرتان لەوەی دێ ئەم پێغەمبەرم دیتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوها ئاوی خواردەوە لێ ئاو خواردنەوەش بە پێوە چکە هەندێک پێیان وایە حرامە نا حرام نییە چکە بەڵگەمان لەسەر هەیە بەڵام باشتر وایە حتمما باشتر وایە بە دانیشتنەوە بخورێتن تەئکید هەشتم خاڵ حەمد و سوپاسکردنی خوای پەروەردگار لە پاش خواردن حەدیسەکەی ئەنەسی دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی خوای گەورە لە عەبد و بەندەیەک ڕازی دەبی کاتێک کە شتێکی خوارد فەیەحمەدوه عەلەیها سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە فەیەحمەدەه عەلەیه وەنیە عەلەیها سوپاسی خوای گەورە لەسەر بکە یان خواردنەوەکی خوارد فەیەحمەدەه عەلەیها سوپاسی خوای گەورە بکە لەسەر ئەو خواردنەوەی کەواتە یعنی هۆکاری ڕەزامەندی خوای پەروەردگارە ئینسان سوپاسی بکاتن لە کاتی خواردن و خواردنەوە و تەئەمولیش بکە ئینسان ڕابمێنی لەوەی کە سوپاس خوای گەورە دەکە لە خواردن و خواردنەوە دەبیتە هۆی ڕەزامەندی خوای پەروەردگار لە 7 طەبەقەی ئاسمانێک کە خوای پەروەردگار لێی ڕازی دەبیتن و دەبیتە بە بەردەوامی شکرکردن لەسەر ئەو نیعمەتەی و حەمدکردن ئەوەش فەزیلەیەکی گەورەیە هەتا وەکو ئینسان ببیتە یەکێک لەو کەسانێک کە خوای پەروەردگار هەڵی بژاردووە بەوتەکەی خۆی کە دەفەرمێتن وەقەلیل من عیبادیە شەکوور کەمێ لە بەندەکانم سوپاس گوزارن کەواتە دیارە شتێکی گەورەی ئینسان بکەویتە ناو ئەو ژمارەکەمەی کە سوپاسی خوای گەورە دەکەن ئەو ئینسانە لە کاتی خواردن و خواردنەوە سوپاسی خوای پەروەردگار بکە
حمد و سپاس خوای گەورە چەند زۆرێکی هەیە لێرە چەند زۆرێکی هیناوە بەڵێ وللحمد صيغ متنوعة منها الحمد لله كثيرا طيبا مباركا فيه غير مكفي ولا مودع ولا مستغنى عنه ربنا. الحمد لله الذي كفانا وأروانا غير مكفي ولا مكفور. غير مكفي أي غير محتاج إلى أحد، فهو الذي يطعم عباده ويكفيهم. ولا مودع بفتح الدال وتشديدها أي غير متروك، كفانا من الكفاية أروانا من الري. ولا مكفور أي مجحود فضله ونعمته. بەڵێ ئەو دوو سیغەیە هینایە لە بۆ حەمد و سپاسکردنی خوای پەروەردگار دڵێ غەیرە مەکفی بە مانای ئەوەیە کە پێویستی بە کەس نییە ئەو خواردن دەداتە بەندەکانی و پێویستیەکانیان پڕ دەکاتەوە بەس ینی ئەو بەسە لە بۆ بەندەکانی ولا مودعش دەڵێ غەیر مەتروک یعنی بەجێیان نەهێڵیتن كفانا يعني كافي من بأروانا لري هاتية وتير أوانه ولا مكفور يعني مجحود فضله ونعمته يعني إنسان تقريبا إنسان إنكاري فضل ونعمة خواي پروردگار بكاتب يعني أمنيك نبم لواني كفرانه بجير بمو إنكاري سپاس ونعمة كان خواي پروردگار بكاتب نوێم خاڵ الاجتماع على الطعام كوبونوا لسر خواردن بل الاجتماع على الطعام. من السنة الاجتماع على الطعام وعدم التفرق فيه، ويدل عليه حديث جابر بن عبد الله رضي الله عنهما يقول: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: طعام الواحد يكفي الاثنين، وطعام الاثنين يكفي الأربعة، وطعام الأربعة يكفي الثمانية. قال ابن حجر رحمه الله: وعند الطبراني من حديث ابن عمر رضي الله عنهما ما يرشد إلى العلة في ذلك، وأوله: كلوا جميعا ولا تفرقوا فإن طعام الواحد يكفي الاثنين. الحديث فيؤخذ منه أن الكفاية تنشأ عن بركة الاجتماع، وأن الجمع كلما كثر ازدادت البركة. قال ابن القيم رحمه الله: وللتسمية في أول الطعام والشراب وحمد الله في آخره تأثير عجيب في نفعه واستمرائه ودفع مضرته. قال الإمام أحمد: إذا جمع الطعام أربعا فقد كمل، إذا ذكر اسم الله في أوله وحمد الله في آخره وكثرت عليه الأيادي وكان في حل. عاشرة كوبنو لسر خواردن يكك لو سنتانا كعدم التفرق في جيانبي سفرك دابندري هرموي بيكو لسه سفركي كوب بيتون يك بستوبري يك كاتك بخو يك كاتك يتك بخواتن. حديثكي جابر ده فرمي جملة پیغمبر بو عليه الصلاة والسلام فرموي خواردن يكس بشي دوان دكاتن، خواردن دوكس بشي تسواران دكا، خواردن تسواركس بشي هشتان دكاتن. يعني اگر او كساي كبتني دي خواتن اگر بي لگر كسي شتر بخوا هردو چیان دەیخۆن وەخوای گەورە بەرەکەتی دێختێ و پێتێری دەخۆن مەرج نییە یعنی ئینسان ئیلا قرپەی بینتەوە و خواردن هەتا ئەوەی بێ جاروەیە کابرا چەند براکە چی دەخوا بەس هەزەکە تێری خواردیە جاروە شوێ کابرا قاپەکەی هەر خەریکە بەسمایە قاپەکەی بخواتن لولدا کەسی دەرێ وڵی نازم چ تێریشم نەخوارد ئەو هەمووەم خوارد چ تێریشم نەخوارد ئەو قسەیمان ئەمە بیستیتمان بەڕاستی ینی ئەوەش نەبوونی بەرەکەتە. جاء ابن حجر رحمة الله بدا فرمي للاي طبراني شهاتوها لحد سكي ابن عمر كا او دكا رينوي دكا لبو هوكارو علي او بابتا كلا اولي او هات لسرتاك او هاتيا كلوا جميعا ولا تفرقوا. پیغمبر عليه الصلاة والسلام فرمي همو تنبيكو بيخون زيا مبن چونك خواردني يكس بشي دوو کەسان دەکاتن ئەوەش دەبیتەوەی ئەوەی کە بەڕاستی بەسە لە بۆ گەشەکردنی بەرەکەت کۆبوونەوە و ئەو کۆبوونەوەیش کاریگەری زۆری هەیە لەسەر زیادبوونی بەرەکەتی ئەو خواردنە و ئەو پێکەوە بوونە و ئەو سفرەیە و یعنی تأثیراتی زۆری دەبی. ابن قیم ڕەحمەت خوای لێبی دەفەرمێ بسم الله کردن لسرتای خواردن و خواردنەوە و سوپاسی خوای گەورە کردن لە کۆتایی خواردن و خواردنەوە کاریگەریەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە سوودێکی زۆری هەیە و بەردەوامی دەکا و لابردنی زەرەر و زیان دەبیتەوەی لابردنی زەرەر و زیانش. حتا ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئەگەر بێت و ئەو چوار شتە لە خواردن کۆبەوە لە سەرەتا بسم الله بکاتن
دوای حمد و سپاس خوای گەورە بکاتن دوای ها كثرت عليه الآيات دەست لەسەری زۆر بی یعنی مەسەلەن سفرێک دانرایە با خەڵکیت کەش بێتن با ئەوش بێ با زۆر بیتن حتى هاتیە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە وەختی سەڵات و ضوحای دادەهات کە لە مزگەفتێ بوو کاتی دەوروبەری مەسەلەن لەوانەیە ساعات 8 ئەوانە دەچۆ ماڵێ ئەوە چی هەبووە لە گەنەکی گەورەیان هەبووە قاپەکی گەورەیان هەبووە بەلەمەک دڵێ فریدی تێدەکرد دەیهینا دەی فەرموو ئەوانەی کە ئەهلی سوفە و ئەوانەی کە لەوێنە دەی فەرمووەرن دانیشن با پێکەوە بخۆن ئەوە یعنی شتەشی باش و خۆشە وەکانە فێ حلی ئەو خواردنەشکە لە حەڵاڵی بیتن ئینسان بەڕاستی زۆر کاریگەری تێدەکاتن و زۆر تەئسیری دەبیتن دەیەم خاڵ ئەو خواردنەی کە ئەتوو دەیخۆی ئەگەر پێی سەرسام بووی سونە دوایە مەسەلەن مەدحی بکەیت لەوەی کە تێیدا هەیە ئەوش یەکێکە لە سونەتەکان بابزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن مەدحی خواردن دەکەن بەڵێ مدح الطعام إذا أعجبه من السنة مدح الطعام إذا أعجبه ولا شك أنه لا يمدحه إلا بما فيه ويدل عليه حديث جابر بن عبد الله رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم سأل أهله الأدم فقالوا ما عندنا إلا خل فدعا به فجعل يأكل به ويقول نعم الأدم الخل نعم الأدم الخل والخل من أنواع الإدام عندهم وهو حلو ليس بحامض كالخل الذي عندنا اليوم وبوب النووي رحمه الله في رياض الصالحين على هذا الحديث باب لا يعيب الطعام واستحباب مدحه قال شيخنا رحمه الله في شرح رياض الصالحين وهذا أيضا من هدي النبي صلى الله عليه وسلم أنه إذا أعجبه الطعام أثنى عليه وكذلك مثلا لو أثنيت على الخبز قلت نعم الخبز خبز بني فلان أو ما أشبه ذلك فهذا أيضا سنة النبي صلى الله عليه وسلم والمتأمل لواقعنا يجد كثيرا ما يقع الناس في خلاف سنة النبي صلى الله عليه وسلم فهم لم يكتفوا بترك السنة بل خالفوها أيضا وذلك بعيبهم للطعام وذمهم له في بعض الأحيان وهذا خلاف هديه صلى الله عليه وسلم ففي الصحيحين من حديث أبي هريرة رضي الله عنه قال ما عاب النبي صلى الله عليه وسلم طعاما قط إن اشتهاه أكله وإلا تركه بل مدح كردني خواردنيش مدح هر مدح ونيا وصف بيدا هلدان تقريبا بيدا هلداني خواردن يعني إنسان كاتك خواردنك داخوا كاتك سرسام دبي بي خوشة لسنة إنسان مدحي أو خواردن بكا بي خوشة وبلغش مع حديثك جابرة كذا فرمي پیغمبر خو عليه الصلاة والسلام داوای لە خانەوادەکەی کرد کە فەرمووی چپێ ئەدم یان ئودم یعنی پێخۆر فەرمی چ پێخۆرەکمان هەیە و فەرمیان وڵای پێخۆرمان نییە ئیلا خەل نەبیتن پێخۆر مەبەست مەسەلەن ئێستا ئەتوونانت هەیە پێخۆرەکە چییە ماستە تەحینە دۆشاوە یعنی ئەو شتانە پێخۆری پێدەگۆترێتن فەرمی ئەوە بەس ئەوما هەیە خەلما هەیە پیغمبر علیه الصلاة والسلام فرمید بهنا هناي جاء پیغمبر خو علیه الصلاة والسلام خواردی فرمی نعم الادم الخل فرمو خوشترین باشترین پیخور خلا باشترین پیخور خلا او جا خل یکت بو لا لو پیخورانه که هبوا يعني اوان جارا وكو اسام الطحين هي لنا مار دا خود جارا خلش او هابو يعني لنا يعني خوارديتا وهو حلو ليس بحام يعني شيرين بوا نك او ترشبو بيتن ترشي نبوا وكو او خلي استا هيتمان نا او ها نبوا او جبزانا شوازي دروس كردنا كي كوبو كون سركا بلي سركا بس او سركا بيناتي او سركا بي ام جاري دابيرم دليتن درين سركا لو تاري دري زراري قلبي خوما او باندي دري بس نازم ما بستيتيا دري أجاوا أجر إيش بكسك بري أو إيش شيء بكا يعني لبوخو قازانز بيتن يعني مثلا دري كله عنده خود ما عندي دكي هر أيش بجينا كديك أو درين سركة لو تاري دري زراري قلبي خوما دري باش أجا بس فرقي أو خلافي دسي والله أعلم دري أو إمامي أو نووي رحمة خوالي بي بوبا يعني بابي دانا ولا الرياض الصالحين
بناوي أوي باب لا يعجب الطعام واستحباب مدحه. عفو تماما. أي سبحان الله. لا يعيب الطعام واستحباب مدحه، عيب لخواردن نجيري والسنة جوايا مدح بكريتن أو خواردنا. حتى ضلي ابن عثيمين لشرح رياض الصالحين ضلي وهذا أيضا من هدي النبي صلى الله عليه وسلم أو لا هدي بيغمبري عليه الصلاة والسلام. أجر سرسان بخواردنك مدح ثناي ذكر بنو من أجر سرسان بخواردني أوي ناني مالي كسك دي فرمو باشترين ناني مالي فلانيا ونيا يعني هاو الشيء وي أوي أو لسنة بيغمبري عليه الصلاة والسلام. يعني أجر أتوتسير شوينك خواردن يندا دل والله ما شاء الله دستاوتان زور خوشة أو أفرته بي جشدة بتوا زور بي خوشة والله ما شاء الله خواردنه شو خوش خواردنه شو تعجبه أو تدرين ما مستفلان كاتك دست دعوتي يعني لهر لو زي دعوتش كلو خوي مسوقر دك ونيا دري دعاء دك دري خوايا بهردن كبرنزة شي اون دخيران لو بنسري عفرتك قد جني بسرنيتن ونيا بسنة بهاشتي ناس هم تسو يكسر دعوتش كش براد عنده يعني أو يعني هندا للا خوش هندا شيرنا ودا كدرين كاك قيدنا ورزارش كش ورو مادام او دعاء خوشانه دكي زور مهمه براستي تاثيرات زور لسه نفسيتي انسانكي دروز دكاتن دلي اگر راب من الواقعي امر ماندا دبين زور بي زارما اما خلاف السنه پیغمبري دكان عليه الصلاه والسلام بتركردني او شتي واسينان لو شتي وبيتوانا كردني اوي بلكو دين زور زارويا نكر مدحيناكين عيبي لي دبينو بلكو زمي شي دكاي زمي خواردنا كاش دكاي كاوش بيتسواني سنة پیغمبري عليه الصلاة والسلام وكود فرمي ما عاب النبي صلى الله عليه وسلم طعاما قط إن اشتهى أو أكل وإلا تركه. پیغمبر عليه الصلاة والسلام قد عيبي لخواردن نقرتوا أقر حزي لي بيادي خوارد أقر نالي دقرا تو ندا هذا خواردنا وهاي وتسيو لي دقرا تو كحزي لي نباه. يا زمي خال الدعاء لصاحب الطعام دعاء كردن لبو خاون خواردنك كخواردني لبو دروس كردي. 11 الدعاء لصاحب الطعام، ويدل عليه حديث عبد الله بن بسر رضي الله عنه قال نزل رسول الله صلى الله عليه وسلم على أبي قال فقربنا إليه طعاما ووطبه فأكل منها ثم أتي بتمر فكان يأكله ويلقي النوى بين إصبعيه ويجمع السبابة والوسطى ثم أتي بشراب فشربه ثم ناوله الذي عن يمينه فقال أبي وأخذ بلجام دابته ادعوا الله لنا فقال اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم. والوطبة هي الحيس الذي يجمع التمر البرني والأقط المدقوق والسمن. ولو أخرج من أكل التمر كما أخرج النبي صلى الله عليه وسلم النواة فهو أفضل، فإن الحديث دل على أن النبي صلى الله عليه وسلم يخرج النوى بين السبابة والوسطى ويجمعهما. ومن السنة حتى وإن كان صائما أن يحضر الوليمة ويدعو لصاحب الطعام ولو لم يأكل. ويدل عليه حديث أبي هريرة قال رسول الله صلى الله عليه وسلم إذا دعي أحدكم فليجب، فإن كان صائما فليصلي وإن كان مفطرا فليطعم. ومعنى فليصلي أي فليدعو لهم لأن الصلاة لغة الدعاء. خاڵی 11 دوعاکردن لە بۆ کەسێک کە خواردنە لە بۆ دروست دەکاتن لە حەدیثەکەی عەبدوڵڵا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتە لای باوکم دەفەرمێ ئێمەش خواردنمان لە بۆ نێزی کردەوە ئەوجا لێی خوارد و خورمامان لە بۆ هینا لە خورمایەکەی خوارد نەوای یعنی ئەو ناوکەکە دەفەرمێ ناوکەکەی هینا پەنجەی کۆ کردەوە وستا و سەبابە پێکەوە هینای ناوکەکەی لەسەر دانا. یعنی وەش یەکێکە لە سونەتەکان ئینسان گەر بکە کاتێک کە خورمای دەخواتن ناوکەکەی لەسەر ئەو دوو پەنجەی دابنێتن لە ئەوی تێکەڵی ئەوەی نەبتەوە تێکەڵی ناو خورمایەکەی نەبتەوە. ئیجا دەفەرمێتن خواردنەوەمان لە بۆ هینا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خواردیەوە لە پاشاندا لای ڕاستی ئەو کەسە لە لای ڕاستی بوو لە پاشان دیارە هەستا کە هەستایە دەڵێ باوکم ڕێشمەی ئەوەکەی گرتبوو ڕێشمەی ئاژەڵەکەی گرتبوو ئەو
وڵاغەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سواری بووە ڕێشمەکەی گرتیە فەرمووی ئودعوا الله لەنا فەرمووی دوعامان لێ بکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعای لە بۆ کردنە کە خوای گەورە بەرەکەتی بێختە ناوێ و خوای گەورە لێیان خۆشبی و ڕەحمیان پێ بکە بەرەکەت بێختە ناو ڕزقەکەی لێیان خۆشبی و ڕەحمیان پێ بکە ئەوە وەتبە دەڵێت چ بوو وەتبە دەڵە خواردنی لۆ هێناوە وەتبە ئەوە وە بزانم والله ئەعلەم ئەمە پێی دەنێت تەڕەحەولا پێم وابی یعنی ئەو شتێکی وهایە ئەوەی کە ئەوەی کە ئاردوو ئەو جە هەندێک شیرنی تێدەک ها ئافرەت کە منداڵ ئاردەوە ئەوەی کە تازە منداڵی دەبی زۆر جار وەیە ئەو شتەی لۆ دروست دەکەن شیرنێکی خۆشە دەزان میم دەزان لەگەت چمە لە تعزیەوە تقریبان ئێمە لەکنە خۆمە ئەوها دەرین دەرێ ئەوە خورما ئەمە پێ دەڵێن حەلوا نییە ئەوجە دەڵێن تەڕە حەلوا یعنی ئەو حەلوای کە تەڕە دروست کرا شتێکی خۆشە اینجا ئەو یعنی خورما و ئەو هەندێک ڕوون و هەندێک ئەو گەنم و ئەوانە تێکرد دەکەن و ئەوەی لێ دروست دەبیتن باش ڕۆژە لێرە کردویانە ناو قاپە گچەکانی دەڵێ ئەگەر بێت و ئەو کابرا ناوکە خورماکەی کە دەرهینا بەیاختە سەر ئەوەی پەنجەکانی کۆکاتەوە دابنێ ئەوە باشترە چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوهای کردووە و لە سونەتیشە ئینسان ئەگەر بە ڕۆژیش بوو لە بۆ وەلیمەی بانکرا هەر بچێتن وەلیمە ئی چییە؟ ژنینانێ ئەولوها لێت تێکت ژنینانەیە منداڵبوونی پێی دەگوترێ عەقیقە خاوەن خواردنەکە دوعا لە بۆ خاوەن خواردنەکەی بکەی یعنی بچێوێن دەر دوعای لە بۆ بکەی ئەگەر ئەتوی نەشت خوارد لێ بەڵگەشما حەدیثەکەی ئەبوو هورەیرەیە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەگەر یەکێک لە ئێوە بانگ کرا با جواب بداتەوە ئەگەر بە ڕۆژوو بوو با دوعایان لە بۆ بکاتن و ئەگەرش بە ڕۆژوو نەبوو بە لە خواردنەکەی بخواتن دەڵێ فەلیوسەلی فەلیەدعو لەهم دوعایان لە بۆ بکاتن دەرێ لەبەروەی سەڵات لێرە مانای زمانەوانی وەرگرتی یعنی دوعا بەڵام زانایان بە هەردوو مانای لێچیانداتەوە ها لە تەفسیری لە شەرحی ئەو حەدیثەی هەردوو مانای هەردەگری دەڵێن مەبەستی ئەوەیە کابرا بچی لە خۆ لە کە نەهاتەوێن دەر بچی لە پەناچی نوێژەکانی بکاتن و دوعاشیان لە بۆ بکات نوێژەکانی بکە و دوعاشیان لە بۆ بکە هەندێک چیشان دەرێن نا بەس بە مانای دوعایە یعنی لەسەر سفرەکەدا بنیشی ناخوا بەڵام دوعایان لە بۆ دەکات الله أعلم بل خالي دوازده 12 استحباب أن يسقي الشارب من على يمينه قبل يساره والمقصود أنه إذا شرب فمن السنة أن يعطي من على يمينه قبل شماله ويدل عليه حديث أنس بن مالك رضي الله عنه قال أتانا رسول الله صلى الله عليه وسلم في دارنا فاستسقى فحلبنا له شاة ثم شبته من ماء بئر هذه قال فأعطيت رسول الله صلى الله عليه وسلم فشرب رسول الله صلى الله عليه وسلم وأبو بكر عن يساره وعمر وجاهه وأعرابي عن يمينه فلما فرغ رسول الله صلى الله عليه وسلم من شربه قال عمر هذا أبو بكر يا رسول الله يريه إياه فأعطى رسول الله صلى الله عليه وسلم الأعرابي وترك أبا بكر وعمر قال رسول الله صلى الله عليه وسلم الأيمنون 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 قال أنس فهي سنة فهي سنة فهي سنة وحديث سهل بن سعد الساعدي رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم أتي بشراب فشرب منه عن يمينه غلام وعن يساره أشياخ فقال للغلام أتأذن لي أن أعطي هؤلاء فقال الغلام لا والله لا أؤثر بنصيبي منك أحدا قال فتله رسول الله صلى الله عليه وسلم في يده قال النووي رحمه الله في هذه الأحاديث بيان هذه السنة الواضحة وهو موافق لما تظاهرت عليه دلائل الشرع من استحباب التيامن في كل ما كان من أنواع الإكرام وفيه أن الأيمن في الشراب ونحوه يقدم وإن كان صغيرا أو مفضولا لأن رسول الله صلى الله عليه وسلم قدم الأعرابي والغلام على أبي بكر رضي الله عنه وأما تقديم الأفاضل والكبار فهو عند التساوي في باقي الأوصاف ولذلك يقدم الأعلم والأقرأ على الأسن النسيب في الإمامة في الصلاة بله دوازده
لە سنەتدایە و خۆشەویستە کە کەسێک شتێکی خواردەوە بیداتە لای ڕاستی لە لای ڕاستی دەست پێ بکە پێش ئەوەی بەلای چەپیەوە مەسەلەن شتێکیان ئاوەکە شەربەتەکە شیرەکە شتەکە کە دەیخۆیەوە دەیدێ لای ڕاستت نەک لە لای چەپتڕە بەڵگەمان چییە؟ بەڵگەما حەدیثەکەی ئەنەسیە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتە لامان لە ماڵی ئێمە فیدارینا لە ماڵی ئێمە خواردنەوەمان لە بۆ هینا شیرمان لە بۆ هینا مەڕێک بوو دۆشیمان و شیرەکەمان لە بۆ هینا هەندێک تێکەڵی هەندێک ئاومان کرد دەڵێ دامانە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئاویش خواردێەوە ئیمامی ئەبوو بەکر لە لای چەپی بوو ئیمامی عومەر لە پێشی بووە کابرایەکی دەشتەچیش لە لای ڕاستی بوو کاتێککە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە خواردنەکەی بۆ شیر خواردنەکە ئیمامی عومەر فەرمیە ئەی پێغەمبەری خوا ئەوە ئەبوو بەکرە دەویست بداتە ئیمامی ئەبوو بەکر يعني إمام عمر عزيلي بو پیغمبر عليه الصلاة والسلام بدات إمام أبو بكر پیغمبرش عليه الصلاة والسلام دايا كابراي داشتشي وازل إمام أبو بكر وإمام عمر يعني نيداوان يكم زار دايا أوي لدست الراستي لباشان فرمي لا راستا يعني لا راستا كان أنا ذا فرمي أو السنة أو هابكي إنسان أو زها حدثكي سهليش كذا فرمي پیغمبرك عليه الصلاة والسلام خواردنەوەکی لە بۆ هات لێی خواردەوە لە لای ڕاستی منداڵێکە بوو لە لای چەپی ئەشیاخ پیاوانی بەتەمەن و پیاوانی گەورە و قەدر گران و ئەوانەی لێبوو دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گوتیە منداڵەکەی ئایا ڕێگام دەدەی بدەمە ئەو بەتەمەنانە و ئەو شەخسیەتە گەورانە بیدەمەوان منداڵەکە گوتی ناوەڵە گوتی ئەمن لەسەر شوێنەواری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەس بەسەرە خۆم فەزل نادەم یعنی کەس پێش ناخەم لەسەر ئەوەی کە لە دوو پێغەمبەری سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە شوێنەواری پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بیخۆم یعنی یەکسەر بە خۆم دەیخۆم دوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دایە دەستیەوە ئەوجا لە هەندێک بەتایبەتی لە عیبادەت زانایان دەڵێن مەکروهە ئینسان کەسەشکە بە پێش بێخی هەتا بەخۆی هەبی هەتا هەوڵ بدات مەسا حتا لە ڕێزی نوێژێ ئەتووە ڕاوەستای ڕێزی یەکەم نەفەرەکی لێ کەمە دوو نەفەرش لە پێشەوەنا حەقەکە ئیتووە بەرامبەر تو چۆڵە دەڵێ مێ برێوەرە کاکە فلان بە خۆت ڕاست بڕۆ لەبەر ئەگە حەقەکە ئیتوبی یان ئەتوو وا لە پێشەوە ڕاوەستای ڕێزی یەکەم کە ئاوردە دێوە دەبینی مەسەلەن مامۆستایەکە کەسەکە شخصەکە نەفەرەکە برادەرەکە کەسەکە دەیناسی بێ پاس برێ وەرە ئەتو بڕۆ جێم نا دەڵێ ئەو شتانە زانایان بە مەکروهیاندانە لە بۆ عیبادەت ئینسان دەست پێشخەری بکاتن ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێتن ئەو حەدیثانە بەڵگەنە لەسەر ئەو سونەتانەی کە واضحن موافقەی شەریعەت دەکەن کە پێشەخستنی لای ڕاستە لە کاروبارە بەڕێزەکان سنەتە و شتێکی چاکە ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەی کردووە و بەڵگەی لەسەرەوەی تێدا کە لای ڕاستە لە خواردن و خواردنەوە بە پێش بخرێتن ئەوجا ئەو لای ڕاستە کە لە خواردنەوە بە پێش دەخرێ ئەگەر منداڵ بی ئەگەر کەسەکیش مەسەلەن حتا قەدر و ڕێزێکی وەها نەبی مادەم کەوتە لای ڕاستە ئینسان بیداتێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کابرا دەشتە چیە و ئەو منداڵی بە پێش ئیمامی ئەبوو بەکری شێخست بەڵام سەبارەت بە ئەو کەسانی کە بەڕێزن یان گەورەکان لە کاتی کە متەساوینە یعنی یەکسانن لەو ڕووەوە ئەتود لە جیهانیان دەست پێ دەکەی هەوڵ دەدەی لە زاناترینیان لە قارئترینیان لە باشترینی ئەو کەسە یان بە تەمەنترینی حتا لە ئیمامەتش ئەوە ڕەچاوکرایە کە بە تەمەنترین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ فلان 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 یعنی ئێستا قسەکە لەوەیە ئێستا کابرایەک سینیەکی پێ وا دەینیتن الله کابرا سینیەک ئاوی پێیە دەرێت لە لای ڕاست دەست پێ دەکەم
ڕاست دەچیتن لەکەم مندارە چ ڕادەست پێ دەکات دەسوورێتەوە تا کابرا مەسەڵەن ئینسانێکی بەڕێز و داعیەک مامۆستایەک لە ناو ڕاستەیە ناتەکنەوی دەرێ وەڵا لە لای ڕاستە سونەتەوە نییە غەڵەتە غەڵەت تێگەیشتی ئەوە نییە لە لای ڕاستە سونەیە ئەوەیە کە ئەتوو دەیبێ مەسەڵەن کاکە دامەنا ئەو پیاوە بەڕێزە لە ناو مەجلیسەیە ئەو لایەشی نەفەری لێ ئەو لایەشی نەفەری لێیە دێنی دەدێ ئەو پیاوە بەڕێزەی لە دەستە ڕاستی ئەو پیاوە بەڕێزەی تەوزیع دەکەی ئەوە سونەتە چکە دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو لای نەفەر هەبووە لەو لای نەفەر هەبووە دایکیانەوی ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دەستە ڕاستی خۆی دەست پێ کردیا نەچوویتە دەستە چەپی ئەگەر چی دەستە چەپی ئیمامی ئەبوبەکریشی لێ بووە بەس بە دەستت بەخۆی ئەو هایە بەس ئیمە ئەوها ناکەن ئیمە هەردێتن یەکسەر نییە ڕاستێنەکە یان شتەکەی دێنی یەکسەر لە کن دەرکەی لای ڕاست دەست پێ دەکە غەڵەتە دەڵێ بڕۆ دەڵێ ئەگەر دیتی شت مەسەلەن 6 نەفەر هەر 6 هەفتی مامۆستا بوون هەر 6 هەفتی بەڕێز بوون هەر 6 هەفتی قورئان خوێند بوون دەری بزان چیانیان بە تەمەنترە بڕۆ لەکەم بە تەمەنەکەی ڕادەست پێ بکە لە دەستە ڕاستی وی دەست پێ بکە و بسوڕێەوە خاڵی سێزدە ئینشاءالله دەستێکی تر دێنە سەرێ سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك